خاتو کەلسوم ڕزای خوای لەسەر بێت. کەلسوم ڕزای خوای لەسەر بێت کچی سێیەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم بوو لە خەدیجە. ئەویش وەک کچەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵی پێغەمبەرایەتی پەروەردەکرا بوو لەسەر پاکی و حەیا و تەقوا و خوداپەرستی. کاتێ پێگەیشت لەلایەن خزمەکانیەوە خوازبێنی کرا کە ئەو کاتە هێشتا ئایەت دانەبەزی بوو. وەک خوازبێنیان لەلایەن مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو لەهەب و ئەبوو تاڵیب چوونە لای پێغەمبەر و خوازبێنی ڕوقیەیان کرد بۆ عوتبە و کەلسوم بۆ عوتەیبەی کوڕانی ئەبوو لەهەب. ئەبوو لەهەب و جەمیل تا دەهات زیاتر ئازاری پێغەمبەریان صلی الله عليه وسلم دەدا، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم تا دەهات بەهێزتر دەبوو لە بانگەوازەکەیدا. دواتر بانگەوازەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرکەوت، هەرچەندە نمونەی وەک ئەبوو لەهەب و جەمیل و ئەبوو جەهل تەگەرەیان دەخستە سەر ڕێگەی بانگەوازەکەی بۆ ئەوەی سەر نەکەوێت. ئەبوو لەهەب بە عوتەیبەی کوڕی گوت، ڕوود لە من حرام بێ تا نەچی بەلای محەممەد و کچەکەی تەلاق نەدەی. عوتەیبە لەسەر قسەی بابی و دایکی هەتا چووە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خەڵکی لە چواردەوری بوو، پێیوت ئەوە کچەکەتم تەلاقدا و کوفر دەکەم بە دینەکەی تۆ. پاشان پەلاماری پێغەمبەری دا و کراسەکەی دڕاند و لەبەری کردەوە و تفی لێ کرد. پێغەمبەریش صلی الله عليه وسلم بەرامبەر بەو کردەوەی دوعای لێ کرد و فەرمووی خودایە سەگێک لە سەگەکانی خۆتی بەسەردا زاڵ بکە. ئینجا عوتەیبە گەڕایەوە لای باوکی و باوکی لێی پرسی عوتەیبە چیت کرد؟ ئەویش ڕووداوەکەی بۆ باوکی گێڕایەوە کە چی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردووە و کەلسومی کچی تەلاق داوە. ئەبوو لەهەب وتی ئەو چۆن وەڵامی دایەوە؟ عوتەیبە وتی دوعای لێ کردم و وتی خودایە سەگێک لە سەگەکانی خۆتی بەسەردا زاڵ بکەی. ئەبوو لەهەب و عوتەیبەی کوڕی لەسەر سەفەر بوون، لەگەڵ کاروانچیەکانی تر کەوتنە ڕێ بەرەو شام. لە ڕێگادا لایەندا شوێنێک ڕاهیبێک سەرپەرشتی ئەو شوێنەی دەکرد. ڕاهیبەکە چووە لایەن و پێیگوتن ئەم شوێنە دڕندەی زۆری لێیە لە شێر و کەمتیار، ئاگاتان لە خۆتان بێت. ئەبوو لەهەب ترسی دوعاکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم هەر هەبوو. کاتێ نووستن شوێنێکی بەرزیان بۆ عوتەیبە ڕاخست. شەو شێرێک هات، یەک بۆنی کردن تا گەیشتە عوتەیبە دایە بەر کەڵبە و چڕنۆکەکانی تاوەکو کوشتی. کاتێ گەیشتنە لای دوا هەناسەیدا وتی ئەی قورد بەسەردایە، بەم خودایە ئەمە دوعای محەممەد بوو کاری لێکردم، ئەو لە مەکە و من لە شام. کەلسوم دوای ئەوەی خۆی و ڕۆقیە خوشکی لەلایەن ئامۆزایەکانیان تەلاق دران زۆر دڵتەنگ بوو. دواتر ڕۆقیە مێردی کرد بە ئیمامی عوسمان و لەگەڵ کۆچەریەکان چوو بۆ حەبەشە. کەلسوم لە لای دایک و خوشکە بچووکەکەی فاتیمە مایەوە و دواتر لەگەڵ باوکی بەڕێز و گوژ مسلمانەکان کەوتە بەر شاڵاوی دڕندانەی هاوڵدانەرەکان. ڕۆژانە ئاگاداری ئازار و ئەشکەنجەدانی خوشک و برا مسلمانەکانی بوو. لەولا شەوە دایکی هێدی باری تەندروستی خراپ دەبوو، ئەویش خزمەتی دەکرد. دەیویست ئەو خزمەتکردنەی ڕۆقیە بۆ دایکی دەیکرد ئەو پڕی بکاتەوە، بەتایبەت لە دۆڵی ئەبوو تاڵیب. دایکی باری تەندروستی خراپ بوو. ئەو کچە خۆڕاگر و ئارامگرە ڕۆژانە پێشوازی لە باوکی دەکرد و خزمەتی دایک و خوشکە بچووکە نازدارەکەی دەکرد. لە کاتی کۆچی دوایی دایکە بەڕێز و پڕسۆزەکەی ئامادە بوو. جگەلەوەی هەرچەند جاری باوکی بۆ گەیانی پەیامی خوددا دەردەچوو، ئەو دڵە خۆرپەی دەگرت و دەستی بە دوعا و نزا دەکرد تاوەکو خودای گەورە باوکی سەرکەوتوو بکات و بیپارێزێت. ئەوە بوو دایکی وەفاتی کرد و ڕوقیەش لەلایەن نەبوو. ئەویش فرمێسکەکانی دەباراند و سوپاسی خودای دەکرد. ڕوقیە کاتێ هاتەوە فرمێسکیان دابەراند، جارێکی تر لەگەڵ خوشکە کۆچبەرەکەیان کۆبوونەوە و زەینەبیش هەردەم سەردانی دەکردن. جا چۆن واناکەن لە کاتێکدا پەروەردەی دەستی پێغەمبەری خودان و قورئان لە ماڵی ئەواندا دەبەزێت. شوکردنی کەلسوم بە عوسمانی کوڕی عەفان. پاش شەڕی بەدر مێردی حەفسەی کچی عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێت کە ناوی خەنیس کوڕی حوزافە بوو، پاش برینداری لە شەڕەکەدا کۆتی دوایی کرد. دواتر عومەری کوڕی خەتاب کە حەفسەی کچی بێوەژن بووە چووە لای ئەبوو بەکر و عوسمانی کوڕی عەفان بۆ ئەوەی کچەکەی بخوازن. بەڵام عوسمانی کوڕی عەفان خوا لێی ڕازی بێت وەڵامی عومەری کوڕی خەتابی نەدایەوە کە حەفسەی دەوێت یاخود نا. ئەبوو هورەیرە ڕزای خوای لێبێت دەفەرمێت کاتێ ڕوقیە کۆچی دوایی کرد، عوسمانی کوڕی عەفان گریا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بۆ دەگری؟ عوسمان لە وەڵامی داوتی لەبەر ئەوەی لە تۆ دوور دەکەمەوە و تازە لە تۆدا دەبڕێم، واتە لە زاوایەتی تۆ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی جبریل عليه السلام پێی ڕاگەیاندم کە بە فەرمانی خودای گەورە خوشکەکەی لە تۆ مارە بکەم. هەروەها دەگێڕنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی نیگام لە ئاسمان بۆ هاتۆتە خوارەوە کە کەلسوم بدەم بە عوسمان. هاوسەرگیری ئیمامی عوسمان و کەلسوم دەگەڕێتەوە بۆ ساڵی سەی کۆچی. بە فەرمانی خودای پەروەردگار ئیمامی عوسمان بوو بە مێردی کەلسوم.
کەلسوم چوە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و وتی مێردی فاتیمە باشترە لە مێردی من، واتە ئیمامی عەلی. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو خوددا و پێغەمبەری خۆش دەوێ، خوددا و پێغەمبەریش ئەویان خۆش دەوێ. کەلسوم بە باوکی وت مێردی من خوددا و پێغەمبەری خۆش دەوێ و خوددا و پێغەمبەریش ئەویان خۆش دەوێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ، زیاتر ئەگەر چوویتە بەهەشت اینجا شوێنی مێردی خۆت عوسمان دەزانی کە هیچ هاوڵێکی من ئەو شوێنەیان نییە کە ئەو هەیەتی. جا کەلسومی کچم چیت لەوە باشتر دەبێ بۆ ئەو بەختەوەریەی کە بەدەستت هێناوە. کەلسوم لە شەڕی فەتح الفتوح لە ڕزگارکردنی شاری مەکەدا چاوی گەشتبەوە بە دیتنی باوکی کە بینی بتەکان دەشکێنێت تاوەکو کەعبەی پیرۆز پاک بکاتەوە لە هاوبەشی بێباوەڕاندا. وەفاتی کەلسوم خوا لێ ڕازی بێت. پاش تەمەنێکی پڕ تەقوا و خوداپەرستی کەلسوم نەخۆش کەوت. لە مانگی شەعبانی ساڵی نوێی کۆچیدا نەخۆشیەکەی هەراسانی کرد، لە نێو جێدا کەوت. نەخۆشیەکەی توند و ئازاردار بوو، بەڵام لێوەکانی هەر بەیادی خوددا دەجوڵاندەوە. بەم نەخۆشیە گوێی لە دەنگی بیلال بوو بانگی بەیانیدا. عوسمانی مێردی نەیدەویست جێی بهێڵێ، بەڵام خودای گەورە بانگی دەکات بۆ نوێژ. بە چاوێکی سۆز و بەزەییەوە تاماشای کەلسومی دەکرد. ئینجا بۆ نوێژی بەیانی کەوتە ڕێ. عایاش گوێی لە هەناسەکانی کۆتایی بوو، بەرەو مەرگ نزیک دەبووەوە. ناردی بەدوای عوسمانی مێردی و پێڕاگەیاند کە بێتەوە. عوسمانی کوڕی عەفان لە مزگەوت گەڕایەوە، پێغەمبەریش صلی الله عليه وسلمی لەگەڵدا بوو، لەگەڵ ئەبوبەکر و عومەر و عەلی و هەندێکی تر لە یاوەرانی ڕەزای خودایان لەسەر بێت. کەلسوم فرمێسکەکانی دەهاتە خوارەوە، هیچ قسەیەکی نەدەکرد، تەنها ئەو شانەی دەردەبڕی کە تەنیا خودای گەورە لێ ڕازی بێت. لە کاتی سەرەمەرگ ئەم چەند ئافرەتەی لەلابوون: ئەسمای کچی عومەیس، خێزانی ئەبوبەکر و سەفیەی کچی عەبدولموتەڵیب و فاتیمەی خوشکی و هەتا دوایی. چاودێریان دەکرد و لە دیاری دانیشت بوون. هەناسە بڕکەی پێکەوت بوو، بەرەو مەرگ نزیک دەبەوە، تاوەکو بەم جۆرە گیانی پاکی سپارد. ئامادەبووان دوعایان بۆ دەخوێند و فرمێسکیان بۆ ڕشت. لە بەقیعدا شاردیانەوە. 6 ساڵ تەمەنی هاوسەرەتی لەگەڵ ئیمامی عوسمان بەسەر برد.